بەناوی خی بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت. خۆشحاڵم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم لە ئەڵلقەیەکی نوێ ئەم ئێوارەیەش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. بەڕێزان، ڕۆڵی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕابردوودا تەوەری ئەم بەرنامەیەمانە شۆڤەی ئەم تەوەریەش دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەسوپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە سلێمانی لەگەڵمان میوانە. مامۆستا جان سڵاوی خوا دەبێت. بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا جان بەرەو هەڵبژاردنێکی پێشوەختە ئەچین کەوا بڕیارە لە دەیدا ئەنجام بدرێ. کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتایی هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس جا چ لە ناو لیستی دیکەیە بوو بێ وەکو هاوپەیمانی ئەوانە، چ خۆی سربەخۆ بوون و تەواجودی بە دوو ئەندام بە سێ ئەندام لە ئەنجومەنی نوێنەران هەبووە. ئێستش جەنابەت و مامۆستا ئەحمەدی حاجە ڕەشی کە ئێستا و دووبارە کاندیدە و جەنابەت ئێستا سەرۆکی فراکسیۆنەکەیت بوون و حزوڕتان هەبوو، کار و چالاکی ڕۆڵێکی بەرچاوتان هەبووە بێگومان بە شایەتی دۆست و دوژمن. من ئەمێ لەسەر ئەم بابەتە قسەکەم، بەڵام پێشەوە حەزەکەم وەکو مامۆستا سەلیم شوشکەیی، وەکو پەرلەمانتارێک، وەکو شەرعزانێک، گرنگی و ڕۆڵ و مەهامی پرۆسەی هەڵبژاردن چییە و لە چیدا؟ ئایا ئێمە بەدیلی هەڵبژاردنمان هەیە یان نە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر سپاس بۆ بەڕێزت. لێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو بینەرانی و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لێرەوە ڕاستەوخۆ لە خزمەتیاندا دەبین. لە ڕاستیدا بابەت هیچ شتێک بەدیلی هەڵبژاردن نییە جگە لە چکە لە بەکارهێنانی هێز. پێشی ئەوەی کە عێراق بکەوێتەوە بابەتی هەڵبژاردن، خۆمان دەزانین کە حربێکی قوڵی تائیفی لە عێراقدا هەبوو کە ڕۆژانە خەڵک لەسەر ناوی عەلی و عومەر و عوسمان و فڵان و فیسار دەکوژرا. شەوانە کە ڕۆژ دەکرایەوە بە سوتاندنی مزگەوت و قورئان و ئەوانە دەکرایەوە. و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە شەڕ لەسەر تەپۆلکە و گرد و ڕەنگ و سەوز و سوور سپی کەسێک دەکوژرا خەڵک. کاتێک کە هەڵبژاردن هات ئەوانەی کاڵ کردەوە، ناڵێن 100%، بەڵام تا ڕادەیەکی باش بۆتە بەدیل بۆ ئەوەی ئەوانەی دەیانەی بەهێز بگەنە دەسەڵات ئێستا دەتوانن بە دەنگی خەڵک بگەنە ئەو شوێنە. پێویستیان بە متمانەی خەڵکە. ئەگەر خەڵک دەنگی پێدان ئەکید دەگەنە ئەو شوێنەوە، ئەگە خەڵک ویستی نەگەنە ئەو شوێنەوە بڕیاری ئەوان لە دەستی جەماوەردایە. بۆیە من پێم وایە بابەتی هەڵبژاردن گرنجەکەی لەوەیدایە کە بەدیلی چەندین شەڕی نەخوازرا و نەگریس و پیسە. بۆ ئێستا ئەوە باشە، بۆ داهاتوو شتێکی باشتر دەست دەکەوێ. دیارە دائیمەن ئیسلامیش لە دوو شتی باشتر دەگەڕێ و لە دوو بەدیلی باشتر دەگەڕێت، حتا لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامیشەوە. کۆمەڵە خەڵکێک هەبوون، ئەمان لە سەرەتاوە گوتومانە دەنگدان شتێکی شەرعیە، لەوەی تۆ لە نێوان باش و باشترەکە هەڵبژێری، لە نێوان باشتر و باشترینەکە هەڵدەبژێری. ئەتو مخەیەرنی لە نێوان چاک و خراپ بڵێ چی هەڵدەبژێرم، هەردەوێ باشی هەڵبژێری، مەگەم ئینسانێک تێگەیشتوو نەبێت. دەنا ئەتو سەرپشکنی لەوەی بڵێ ئەرە باشە لە فڵان و فیساری کە دەزانم ئەوە خراپە و ئەوە باشە چێ هەی هەڵبژێرم، ئەو هەر پرسیاری ناوێ بۆ خۆت دەبێ باشەکەی دەست نیشانکەی. حتا مەسەلەن ئێستا کە کۆمەڵە خەڵکێکی باش هاتوونە پێش و خۆیان کاندید کردو کە پێویستە دەنگیان پێ بدرێ، لە هێندێک شوێندا لە نێوان ئەوانەشی کە دەتوانین مەسەلەن باشتر خزمەتی ئەو خەڵکە بکەن و جێگای چاویان تێدایە کە حتا کاندیدمان نێلەی مەسەلەن دەتوانن دەبێ بچی دەنگ بدەیت لە نێوان ئەوانەی کە چی هەیە بتوانی خزمەتی زیاتری ئەو وڵاتە و ئەو ئیسلامە و ئەو میلەتە دەکا. حتا شێخ عوثەیمین ڕەحمەتی خوای لەوێ کە پرسیاری لێ دەکەن دەربارەی هەڵبژاردنەکان لە ئەمریکا لە نێوان دوو سەرکردەی ئەمریکی کە ئەو کاتە وا بزانم ئۆباما و یەکی دیکە بۆکەی مقابلەکەی
هیلالی بوو شتێکی لەوانە چێهەی هەڵبژێرین چێهەیان گوتی چێهەیان زیاتر ئەنگۆ خوێندنەوەتان بۆیە مەسەلەن حەقید نیە بەرامبەر بە ئیسلام ڕێگەتان لێ ناگرێ بڕۆن ئەوی هەڵبژێرن یعنی حتا لە نێوان دوو هێزدا کە دەزانی ئێکیان شەڕی کەمترا لە یەکیان دەبێت ئەوەی هەڵبژێری کە شەڕەکە و زیانەکەی کەمترە جا بە شێوەیەکی گشتی ئەوە مەقاصدی شریعەتی ئیسلامیە بۆ هەڵبژاردن لە ئێستادا ئەوانەی کە کاندیدن هەموو خەڵکی باشن خەڵک مخەیرێن لێنەوە ئەو باشانە و خراپان دەبڵێکی هەڵدەبژێرم هەردەی باشەکەی هەڵبژێرم سەقسەی تۆ سەرنجی ڕاکێشام ینی تەنانەت دوت لەو بازنانەی بۆ نمونە ینی کاندیدی کۆمەڵی دادگەریشی لە نەبێ تۆ پێت وایە خەڵک هەر دەبێت بچێ بەشداری کا و لەناو ئەو کاندیدانی لەوێ هەن کامیان لە هەمویان باشترە کەمتر زاهیرەن زەرری بۆ دین هەیە و زیاتر خزمەتی ژینی خەڵکەکە خەڵک پێویستە دەنگ بدا بڵێن دەنگ نەدان لە هەموو حاڵەتەکاندا خراپە لەبەرەوەی زیانی ئەوەی هەیە کە تو مارەسەی کارێکی شەرعی خۆت لە دەست دەدەی و دووەمیان فرسەتێک دروست دەکەی کە خەڵک بچێتە زوێر و کاری ساختە سیتی بکە بۆیە لە هەموو حاڵەتەکاندا دەبێت ئینسانی مسلمان و ئینسانی ژیر ئەوەی بچێت دەنگەکەی خۆی بدا بە پێی توانە باشە کورد بۆ ینی ضرورە بە هەموو کورد مەبەستم بۆ ضرورە وجود و تەواجود و بوونی هەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوایش دێنە سەر ئەوەی کە ئایا کۆمەڵ بۆ گرنگە لەوێ هەبێ من یەکشتان پێ بڵم حتا زۆر کەس لەوانەیە بڵێ فلان چی ئیشتان ئێوە بە پەرلەمانە چی ئیشتان بە موسساتی دەوڵەتە وڵات بە دەوڵەت بەڕێوە دەچێ دەوڵەت بریتیە لە موسساتی پەرلەمان و حکوومەت و موسسەی قەزایی ئەگەر مسلمانان لەو شوێنانە نەبوون و خەڵکی باشمان نەنار بۆ شوێنانە ئەکید ئەو کەسانە دەچنەوە شوێنانە کە دژی دینەکەی منن کە دژی خوڕەوشتی و ئەخلاقی ئەو کۆمەلگایان بەو شێوەی ئیش دەکەن کە دەیانەوێت فەساد لەسەر زەوی بڵاوکەنەوە خۆتان دەزانن لە ئێستادا هێزی دوشمن و ئەوانەشی کە ناحەزن بە مسلمانان ینی هێزێکی وایان لە دەستە کە پێی دەگوترێ هێزی عەسکەری و هێزی پارە و هێزی ڕاگەاندن یعنی توانیوانن بەهۆی پارەیەوە کۆمەڵ خەڵکێک بکڕن و بەهۆی هێزەوە کۆمەڵ خەڵکێک بترسێنن و توانیشیانە بەهۆی ڕاگەاندن کۆمەڵ خەڵکێکی باش ناشرن کەن بڵێن فلان کەس ئەوەی لەسەر دەڵێن ئەوا دەگوترێ لەسەری لە کاتێکدا ئەو وێزگانەی ئەوان وێزگەی حرامن و لەسەر بە پارەی حرام ئیش دەکەن و بە ئاراستەیەکی خراپ کار دەکەن لەسەر شێواندنی سومعە و کەڕامەتی کەسە باشەکان و جوانکردنی کەسە پاشەڵ پیس و دایم پیس و خراپ و پیسخۆرەکان ئەوە کاری ئەوانە بۆچی گرنگە ئێمە مەسەلەن لە موسساتی حکومەت دابین دائما مؤسساتی حکومت ڕێگەیە بۆ ئەمر بە معروف نەهی لە منکەر خوای گەورەش لە قورئاندا فەرموویەتی كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئێوە باشترین ئومەتن کاتێک کە فرمان بکەن بە کاری چاک ڕێگە بگرین لە کاری خراپ فرمانکردن بە چاکە هەر لەسەر مینبەر نییە ئەو فەبیلیسانی هەیە کە مەرحەلەی دووەمە مرحلەی یەکەم فەبیەدیهەیە کە بریتیە لە پەرلەمان بریتیە لە حکوومەت بریتیە لە ئەمن و ئاسایش بریتیە لە مؤسساتی قەزایی ئەوە بەهێزەکەیە کە ئەوە نەبوو ئەو جادەیە فەبیلیسانی قسە دەکەی کە بەشی ڕاگەاندنە ئەگەر ئەوە نەبوو ئەو جار ئیمان لاوازەکانی کە لە ماڵە دانیشت و عیلاقەی بەهیز دانی فەبیقەلبیهیە بۆیە ئێمە پێویستە لەسەرمان دائما هەوڵی فەبیەدیهی بدەین چۆن بەدەست بتوانین گۆڕانکاری لەناو مؤسساتی دەوڵەتدا بکەین و بتوانین شتی باش دەربکەین هەتا و کەسانی کە ناچن بۆ دەنگدان مەسەلەن پێیان وایە هیچ ناگۆڕێ بەڵام هەموو ئەو یاسانە جێبەجێ دەکەن کە لەوێوە دەردەچن بە سەریاندا چکۆی ناچی بۆ دەنگدانیان مامۆستای مەکتەبە لە ڕێی وەزارەتی پەروەردە و پێدەگوتری یان مامۆستایکی مزگەوتە لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە کە لە حکومەتەوە ئەمری پێدەکرێت یان مەسەلەن مهندیسێکە دکتۆرێکە هەرچی و توێژێکە لە وڵاتەیدا دائما فرمانەکانی بەسەردا دەسەپێندرێ هەر کەسێک بێت دەبێت بڕیارەکانی حکومەت جێبەجەکان بەبیرم دێ یاسای کات یاسای گومرگەکان لە ناو پەرلەمان ئێمە ڕخنەمان لێگر کە یاسای گومرگکردن نابێ عەرەق بگرێتەوە مەسەلەن مەشروباتی کحۆلی بگرێتەوە و مخدرات بگرێتەوە لەبەرەوەی ئەوانە نەک پێویستە غەرامە نەکرێن پێویستە منعکرێن لەبەر ئەوەی ئێمە بڕگەی دووەمی دەستور مادەی 2 فقرەی ئەلیف دەڵێ لا يجوز سن قانون يتعارض مع ثوابت أحكام الإسلام نابێ یەک یاسا دەرچێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێچەوانە بێ لەگە بنەمانە گۆڕەکانی ئیسلام عەرەق خواردنەوە خۆ بە نەسی ئاەت حرامی کردووە جا ئەو کاتە بۆ ئەوەیەکی گەورە لە ناو پەرلەمان ئەو یاسامان نەهێشتێ پەڕێ بەو شێوەیە و
کۆمەڵێک لەو خەڵکانەی کە لە دووشتی خراپ بوون لە دوو ئەوەی بوون خەڵک سەرخۆش و بێهێش و مخدرات خۆرکەن ڕخنیان لە ئێمە دەگرت و تۆمەتباریان دەکردین بە تیرۆری و تۆقاندن و شتی خراپ لە کاتێکدا ئەوەی کە ئێمە توانیمان لەو کاتەدا مەسەلەن وەکو یاسا بیکەین لەوانەیە بە 10 ساڵ نەتوانی لەسەر مینبەرەوە بیکەی. ڕاستە ئەوە کورد مامۆستا باشە لەناو کووردە خۆ دەزانین کۆمەڵ لایانی سیاسی هەیە کۆمەڵێک پەرلەمانتەر تەنانەت ئێستا یاساکە گۆڕاوە معلومی جەنابتە تەنانەت ینی کاندیدی سربەخۆش هەیە بۆ لەناو ئەمانەیە بوونی خەڵکی داوێن پاک زمان پاک مولتەزیم بە دینەوە و بە تایبەت کۆمەڵی دادگەری بۆ ئەمە بوونی هەبێ گرنگە سەتۆ نمونەتەکە دەناوە لەسەر مەسەلەی ئەو یاسایی سەبارەت بە گۆمەرگ لەسەر عێراق یعنی بۆ گرنگە خەڵکی موسڵمان لە بەغدا و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوونی هەبێت. بەڵێ ئاخر لەبەرەوە یەک دووەمینیان جا من تەواوی کەم گرنگی ئێمە لێ بین لەبەرەوەی ئێمە ئەو بڕیارەمان دەرکرد کاتێک کە یەک جار بەبیرم دێ یاسایەکی ڕیبەوی لە عێراق کە گومانی ڕیبامان لێ دەکرد دەرچوو دەنگی لەسەردرا یەکسەر من لەگەڵ هەیئەی سەرۆکایەتی سەلیم جبوری ئەو کاتە چوومە سەرخەت کتم ئەو یاسایەکە پێچەوانەی ئاەتی ڕیبایە لە قورئانی پیرۆزدا ئاەتی ڕیباش ئاەتێکی سەریحە ئەوەش پێچەوانەی لەگەڵ مادەی 2 لە فەقرەی ئەلفی دەستوری عێراق بۆیە هەستام حامیم گرت لە محکەمەی ئیتیحادی شکاتم لە پەرلەمان کرد لەسەر ئەو یاسایە مەبەستم یعنی ئەگەر شتێک گومانیشمان لێی کرد بێ یەکسەر ئێمە هەوڵماندا و فلتەر دروستکەین بۆی ئەو خەڵکە تووشی گوناه و تاوان نەوێت. بۆ مامۆستا هاوڕەکانی ترتم بەتایبەت لە دوو حیزبی دەسەڵات یان لە یەکێتی و پارتی ینی ئەمانە گەر لەوێ بن خەمیان نییە ئەو یاسایانی کە لەگەڵ ئیسلام ینی تێکگیرانی هەیە دەرچیا دەرنەچێت لایەن وەبەز نییە بە شێوەیەکی گشتی نەخێر بەڵام لەوانێ وەکو تاک هەیان بێت وەکو تاک هەیەە تاکو و ئەوانیش پێیان خۆش نییە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوان زۆر گوێ بووم باتانە نادەنەوە ڕیبەیە و ئەوە قەرزە و ئەوە نازانم چی سووە و ئەوە عێراق و ئەوە هەتا بەشێکیان مناقەشەوەشیان دەکرد چۆن دەبێت ئەوە ڕێگە لەو شتانە بگرن ئەو پێچەوانەی لەگەڵ ئازادی تاک و حریەت و نازانم کۆمەڵەگە و بابەتانە کە ئەوەش فەقرەیەکی دیکەی دەستوریە جگەلەوەی بوونی ئێمە لە بەغدا ئەوە بوو کە توانی ومانە جاگەربینە سەر ئەوەی کە لەوانەیە سوالێکی کەشت هەبێ هەر دەربارەی ئەوەی چیتان کردووە لە بەغدا چووکەوە لەگەڵ ئەوەی تێک دەکاتەوە. باش وڵا ئەو سوالم هەیە بەڵام جارە ئەمەوێ نەچینە ناو ئەو کڕۆکەوە ئەوە لێ دەپرسم بەڵام خەمساردی لەوەی دەنگدەر لەو گرنگی کە جەنابەت هەر سەرەتایەک ئاماژەت پێکرد خەمساردی دەنگدەر لەوەی کە نەچێت بەدەم ئەم پرۆسەوە بە هەر بیانوویەک بێ بە بیانووی شەرعی و ناشەرعی بێ بە بیانووی کە وەڵام هیچ ناگۆڕێ وڵا ئەمە تەزویرە وڵا ئەم حیزبان و ئەم کاندیدانە هەمویان وەکو یەکوان و هیچی فەرقی نییە بە هەر پاسا و بیانوویەک بێ دروستە یعنی بەدیلە حەلە ئەمە من پێم سێر مەسەلەن دەکەسێ ئەو ڕووپی بانویانە دەبینێتەوە مەسەلەن تەماشاکە کە ئەوانەی کە دانگوت دەنگدان جایز نییە مەسەلەن کۆمەڵ خەڵکێک هەبوو سەرەتا وێنەگرتنیان پێ جایز نەبوو دوای هەستان پاشی 6 ساڵ لە دوای ئێمە گوتیان با بە جایزە کە ئەمە دەمانگوت دەنگدان دروستە و پێویستیە و ئەمر بە معروف و نەهی لە منکەرە و خەڵکی باش بنێرن ئەوان دانگوت پەرلەمان کوفرە و نابێ ئێستا دەڵێن دروستە بەڵام دەنگ بە خەڵکی باش بدەن واتە ئەوانەی کە ئێستا کۆمەڵە خەڵکی قسە دەکات لەوانەیە پاشی 5-6 ساڵی کە بگاتە مەرحەلەی ئێمە بۆ ئێمە لە پێشی ئەوانین لە ڕووی فقهی ئیسلامیەوە چونکە ئێمە فقهێکی واقعیمان هەیە فقهی واقعی و جودایە لەگەڵ فقهێکی داخراو کە کەسێک تەنها فقهێک دەزانێت کە ناتوانێت لە ئەرزی واقعدا جێبەجێ بکە من تەنها پرسیارێک دەکەم ئەو کەسانەی کە دائیمەن خەڵک سار دەکەنەوە دەنگ چێ بە قسەیان دەکات ئەو خەڵکانەی کە دەیانێت دەنگ بە خەڵکی باش بدەن دەنەخۆ و کەسانی کە دەنگ بە خەڵکی خراپ دەدەن موچە لەو شوێنە وەردەگرن ینی ناتوانن دووەمینیشیان 100% کەس گوێ لەو کەسانە ناگرێ و کاریگەریەکی ئەو تۆشیان نەماوەکو ئەوە بۆیە وا باشە ببنە هێز ببنە قووەت بۆی هەمومان بەیەکەوە بتوانین دەنگ بە خەڵکێکی باش بدەین و ئەو خەڵکانە بنێرین بۆ پەرلەمان کە جێگەی سیقە و متمانەی ئێمن جێگەی باوەڕی ئێمن و پێمان وایە ئەوانە خزمەتێک بە خەڵک دەکەن ئێمە 3 پەرلەمانتار بووین لە خودی پێشووتر و لەو خولە 2 پەرلەمانتار بووین وەکو ئەو کۆمەڵی دادگەری ئێمە بۆ ئیمتیازات نەچوینە بەغدا دائیمەن ئەو شتانە لە فەیسبوک باز دەکرێت معاش و پارە و کۆمەڵێک لەوانە ئێمە وەکو ئەو 2 پەرلەمانتارە ئیلتیزامی تەواومان هەبووە لەگەڵ کۆمەڵی دادگەریدا بۆ پارەی کە بۆ ئەوانمان جێڕاوەتەوە هیچ حیزبێک لە کوردستاندا هیچ حیزبێک بەبێ ئیستیسنا هێندەی ئێمە پارەی بۆ حیزبەکەی نەجێڕاوەتەوە و حتا ئەندام پەرلەمانەکان لە ناو پەرلەمان پێیان سیر بۆ ئێمە پەرلەمانتاری دەکەین بۆ بڕەپارەکەمەی کە کۆمەڵ بۆ ئێمەی بڕیوەتەوە دەنگ باش نجا خۆ بە هەربایی خۆتان ئەگە بشکە ئێمە
جگە لەوەی کە ئەوەندەی کە بۆ مەدەمایەوە ئەوەشمان لەگەڵ خەڵکی دیکەدا باش کردووە بۆ ئێمە بۆ ئیمتیازاتی ئەو مادەی کە نەچوین کە خەڵک لە ئەوەیدا باسی دەکا دەمێنێتەوە سەر ئەوەی کە بۆچی پێویستە لەوێ بین نەک هەر لێ لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە هەموو پەرلەمانەکان چونکە پەرلەمان بۆتە شوێنی یاسا دەرکردن و جیهاتێکی ڕقابیشە مەسەلەن یاسایە کە دەردەسێ لە پەرلەمان واجبە لەسەر وەزارەتەکان و لەسەر داوائیرەکان و لەسەر مؤسساتی قەزایی جێبەجێکەن یا کاری پێ بکەن ئەگەر یاسای باش دەرچوو هەموو کۆمەلگا باش دەبێت ئەگەر یاسایەکان خراپ بوون ئەو کاتەش بە تەکید خەڵکەکە خراپ دەبێت دەکەواتە دەبێ ئێمە سەرچاوی کانیەکە فلتەرکەین بە خەڵکی باش بە خەڵکی چاک بە خەڵکێکی لێهاتوو و یاساناس و شەرعناس و ئیمان قایم و دامەزرا و تاوەکو بتوانن لەوێوە یاسای باش شۆڕکەنەوە بۆ ناو مؤسساتەکانی دەوڵەت ئەوەی لایەکی دیکە جیهاتێکی ڕقابین بەسەر حکوومەتەوە یعنی دەبێت وەزارەت بە وەزارەت مؤسسە بە مؤسسە لە دووبی داخوا ئەو پارەی کە ساڵانە لە حکوومەت وەری دەگرێت چۆنی خەرج کردووە ئێگە خەڵکێکی دز و خراپ ڕقیب بوو بەسەر خەڵکێکی دیکەی دزەوە هەر کەس لە بینی خۆیەوە دەنگ ناکە بۆیە لەبەر ئەو هۆکارە گرنگە خەڵکی باش و چاک و چاوکراوە و جەری بنێردێ مامۆستا ئێستا گەر کەسێک بینەرێک بیسەرێک بپرسێ باشە ئێمە دەنگماندا بە مامۆستا سەلیم بە مامۆستا ئەحمەد بە مامۆستا زانا پێشتر لە ئەو خوشک و برانی دیکە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون ئێوە چیتان کردو وەکو مسڵمان وەکو کوردێک بۆیە بە دوو بەژەیەکەم ینی هەم خەمی هەموو هاوڵاتیان بەبێ جیاوازی بۆ کورد و کوردستان خەمتان خواردبێ و لەو ڕۆدینی کە بەو جوانێ جەنابەت باست کرد ئێوە چیتان کردو ئەگەر چەند شتێکم بەینی بە کورتی بۆ باسکەی بڵێ زۆر خەڵک پرسیارەی دەکا دەڵکا خۆ فەرموو تۆ چیت کردو بۆ کورد چتان کردووە جگەلەوەی کە بۆ خۆتان ئیمتیازاتێکتان وەرگرتو ناخواتتان پێشکەشی و خەڵکی کردو ئێمەیەک مشکیلەمان هەیە چونکن ئیش و کارەکانی ئێمە لە بەغدا بووە وەلیقا و چاوپێکەوتنەکانمان بە زمانی عەرەبی بووە کەمتر وایە و دائیمەن کەناڵەکانی دیکەش بۆ خۆتان دەزانن لێرە فۆکسیان و تەرکیزیان لەسەر چەند کەسێکی دیاری کراوە خۆ یعنی خەڵکی ئێمە ئەوڕۆ زیاتر ینی ئەگەر تو لە کەناڵی خەڵکانێکی دیکەەوە دەرنەکەوی ناتبینێ و ئەوانش ئامادەنین ئێمە پێشاندن و کار و چالاکیەکانی ئێمە پێشاندن ئامادەنە شتی تافیهمان بۆ دروستکەن لە پەیجەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە ناشرینمانکەن بڵێن ها ئەوە ئەندام پەرلەمانەکەی ئێوەیە ئەوا کردووە ئەوا ڕۆیشتووە یعنی بۆتە مەزدەڕێک بۆ لێدانی ئێمە ئەگەر چی خەڵکی واعی خەڵکی بەویژدان و خەڵکی دیندار و خەڵکی پاک و ساغ باش دەزانێت ئەوانە درۆ دەکەن و ئەوانە بوختان دەکەن ئەوانە فلیم دروست دەکەن بۆ ناشرینکردنی کاندیدەکان و نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک کە بە دەنجی دڵی خەڵک شوون ئەوێ نەک بە دەنجی تەزویر و نوێنەری مزەوەر نەبوون نوێنەری ڕاستەقینەی خەڵک بوون دەنا بە شێوەیەکی گشتی ئێمە چمان کردو لەوێ یەکەم لە بەغدا ئیشمان چییە ئیشە ڕقابیەکانی خۆمان بەکاملی کردووە ئەو باسی ئەوەی ناکەین کە ئێمە ئێستاش بێنە ئیشی دەیان هاوڵاتی دەتوانم بڵم سەدان هاوڵاتی بە هەموو ڕەنگەکانی هەرێمی کوردستانەوە کردومانە خەڵک هەیە لە حیزبەکانی دیکە لە پارتی لە یەکێتی لە ئەوەکانی دیکە لە ڕێی ئێمەوە داوای خۆی ئاراستەی بەغدا دەکا مەسەن کێشەیەکی هەبووە لە بەغدا ئێمە بۆمان چارەسەر کردووە حتا ئەو کەسەی کە ئەو دەنجی پێداوە ئاوری لە دەنگدەرەکەی خۆی نەداوەتەوە ئێمە بە فریای چوین ئەوانە باز ناکەین چووکن ئەوانە شتێک نین کە بۆ ڕاگەاندن بشێن مەسەلەن من کتابێکم بۆ ئەو تەواو کردووە فڵان کەسم لە مشکلەی ڕزگار کردووە ئیلا ئاخیرەهی بەڵام بابەتێکی گرنگەیە کە بابەتی موازنەیە کە حیسەی هەرێمی کوردستانی تێدایە باش چەند ساڵ ئێمە لە بەغدا بووین و چەند ساڵ موازنە هاتوتە بەغدا ئێمە بەتایبەت لە لیژنەی دارایی مامۆستا ئەحمەد بە تەواوەتی لەوێ ئێمە وجودمان هەبووە و ماوینەوە حتا وەکو ئەخیری هیچ موازنەیەک نەبووە ئێمە حزورمان لەوێ نەبێ حرف بە حرف دێر بە دێڕی یعنی پشک بە پشتی هەرێمی کوردستانمان مناقەشە کردو تێدا ئەگەر زانیبمان لە شوێنێک مەسەلەن دەستکەوتێکی هەرێمی کوردستان زیاتر بە ئێمە بەدەستێ ماوینەوە بۆی و پێشنیارمان داوەتە لایەنەکانی دیکە کە دەنگدەری زۆرتر و خەڵکی زیاتریان هەبووە
شەڕکەرێکی باش بووین لەسەر ئەو پشکانەی کە هاتوون ئێستا و معاشانەشی کە لە بەغدا هاتووە ڕاستە ئەو حیزبانە لە ڕێی کۆمەڵی کەناڵی ڕاگانی خۆیانەوە دەیکەنە ئیمتیازی خۆیان بەڵام لەوانەیە بەهۆی عیلاقاتی خۆمانەوە بەهۆی ئەو پەیوەندی بەهێزی کە لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەی سونە و شیعەدا هەمان بۆ توانیمان چۆن دەڵێ تەجەموعێک دروستکەین و ڕایگشتی لەسەر دروستکەین کە بابەتی موچەی فەرمانبەران تێکەڵ بە ململانەی سیاسی نەکرێ خەڵکێک ئەوڕۆ لا حول له ولا قوة بۆ بێتە زەحیەی ئیستدامی سیاسی لێکتێنەگەیشتنی سیاسی لە بەبینی هەرێم و بەغدا ئەومان توانیوە بکەین بۆیە هەر پشکە پارەیە کە لە بەغداوە هاتووە پشکی شێر بە حەزمی و قەبارەی خۆمان بەر ئێمە کەوتووە واتە شەڕکەرێکی باش بووین لەسەرەوە پرسە و هەروەها ڕێگەمان نەداوە ئەگەر شتێک گومانێکی ناشەرعی تێدا بوو بێ ئێمە وەکو فراکسیۆنی خۆمان وەحید جگە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هیچ فراکسیۆنێک لە ناو پەرلەمانی عێراق ڕەخنەی لە یاسا نەگرتووە کە ئەو یاسایە بێشەرعیە جگە لە ئێمە و هیچ شەکوایەک لە محکەمەی ئیتیحادی نییە لەسەر یاسایەکی بێشەرعی جگە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە ئێمە کردومانە و محامیمان بۆی گرتووە یاسای الأموال المهربة ياخذ ماڵی دزراو یان لێپرسینەوە لەو بابەتانە بیرۆکەی ئەوە فراکسیۆنی کۆمەڵ پێشکەشی پەرلەمانی کردووە کە یەکەم جار بەبیرم دێ ئێمە ئەوەمان هێناوە ناومان لێنە یاسای من ئەینە لەکە هذا ئەو یاسایە هات کاتێک هێنامان بۆ لیژنەی یاسای و مناقەشە کرا وردە گەشەی گرت کە لە ئێستادا بە یاسای ئەموال غیرە شەرعیە ئەموال المکتسبە غیرە شەرعیە کۆمەڵێک ناویکیان بۆ هێنا ئەو ناوایان لێ کردە بەڵام ناوە ڕۆکەکە کۆمەڵی دادگەری کوردستان پێشکەشی کردووە کە ئێمەیە جگە لەوەی کە لە یاسای عەفو عامدا کە خەڵکێکی زۆر لە ململانێ سیاسی و مەزهەبیەکاندا لە عێراقدا گیراوە یعنی نەفەر هەیە لەسەر شتی زۆر تافیه گیراوە کە لە بە هەموو یاسای دنیای ممنوعە و نوعە کەسە گوناها بگیرێت شەڕێکی زۆر کراوە کە فراکسیۆنی ئێمە بە تایبەتی لە بەغدا شەڕێکی زۆری کردووە و پێشنیاری باشی داوە نیقاشی زۆری کردووە لەسەر ئەو بابەتە کە توانیومانە وا بکەین بەهۆی ئەو بیرۆکانی کە پێشکەشمان کردووە بە سەدان بۆ هەزاران کەس ئازاد بن لە سزنەکان نەک خەڵکی خراپ خەڵکێک تەنها لەسەر توهمەتێکی ناڕەوە خەڵکێک تەنها لەسەر شتێکە بۆی دروست کراوە هێندێک جار هەبووە قەبەلیەکان خەڵک هەبووە 7 ساڵ کەس نەیزانیوە لە کوێ ئێمە چوین تومان ئەوە لێرێ و سەلماندوومانە بە دادگا کە بێت تاوانیش جگە لەوەی شایستەدارایی جوتیاران ینی جوتیاران کە ئێستا کۆمەڵ خەڵکی خۆ دەکاتە پاڵەوان لە ساحەکەدا بەڕاستی لەسەر خەت بووین لەگەڵیان ئێستاش تەماشای مۆبایلەکانمان کە بەس وشەی جوتیار لێ دەبزانە چەند هەزار جوتیار دێتە سەرێ کە ئێمە دەنگ بە دەنگمان وەرگرتوون قسەمان لێوەگرتوون کێشەکانمان شەفەویەن بە خودی کازمی گوتووە من بۆ خۆم ڕاستەخۆ بە عادل عەبدولمەهدیم گوتووە گاندومانە قورجی دەسەڵات یعنی زەختمان دروست کردووە فشارمان دروست کردووە لە بەغدا پێشوازیمان لێ کردوون چاوپێکەوتنمان بۆ ڕێخستون هەموو ئەوانە کۆمەڵی دادگەری کردوویەتی جگە لەوانش یعنی دەتوانم بڵێم کۆمەڵە خەڵکێک هەیە دەڵێ ئەوانە ریزی کوردیان لە بەغدایە پارچە پارچە کردووە لەگەڵ یەک ریزی کورد نەبوون کە ئەو هەرگیز ڕاست نییە و درۆیەکی شاخدارە ئێمە لە کۆبوونەوەدا بووینە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کە پێمان خۆش بووە لە بەغدا تیمێکی یەک ریزی بەهێز دروست ببێ بۆ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بەمەرجێک هەمووان پێکەوە بەشدار بین لەو حکومەتە و هاو بەشیش بین تێیدا نەک هەر بەشدار بین دەبێت هاو بەشیش بین تێیدا و بەشمان هەبێت تێیدا بەپێی حەجم و قەبارەی خۆمان و ئەومان لە دانیشتەکاندا بە ڕوون و ڕاشکاوی بە سەرۆکاتی هەرێمی کوردستان گوتووە حتا ئێمە بووینە کە یاسامان بۆ بابەتە نووسیوە لە بینی خۆمان ینی پەیڕۆ و پرۆگرامان بۆ نووسیوە فەرموون بە ئەوا یەک ریز بین ئەوا دەتوانین دەستکەوتی زیاترمان هەبێ بەڵام ئەوانە نانویست هەیان بێ کاتێکە لەسەر شتێکی تافیه لەسەر شتی مەسەلەن لەسەر کۆمەڵێک پۆستی شەخسی کە پێیان وابوو بەتەنێ بن زیاتریان دەست دەکەوێ تێکدەری ینی ریزی کورد بوون بەڕازیان تێکدەری ئەو مەساڵح و بەرژەوەندیە تایبەتیانی یەکێتی و پارتی بوون نەتان یعنی لەوانەتان ناوە نەک لە مەساڵحی کورد ئێمە
هەوڵمانداوە کورد چەند پۆستی حەقیقی هەیە لە بەغدا باهی بێت با بەدەستی بێنین بەڵام پێمان ناخۆش بووە کە تەنها دوو حیزبی دەسەڵات لە بەغدا خۆیان بە خاوەنی ڕاستەقینەی ئەو پشکانە بزانن و نەمان گوتووە ئێوە با بێ بەش بن ئێوە با بەشی خۆتان هەبێ بەڵام نەڵین بەشەکەی خۆمان بۆ خۆمان ئێوەش بۆ خۆم ئەوەمان پێ ناخۆش بووە و هەر ڕێگریشمان لەوەی کردووە و دائیمەنیش یعنی عدالەت و دادگەری لە هەر شوێنێک بوو بێ ئێمە لەگەڵی بووین یعنی چاومان لەوەی بۆ ناوی چییە و چۆنە و ئیلە ئاخریهی و هیچ شتێکیش ئێمەی نەترساندووە ینی زۆر جار هەیە پەرلەمانتار هەبووە لە ناو پەرلەمان خۆی شاردۆتەوە بۆی کە ترساوە لە دەرەوەی پەرلەمان شتێکی لێبێ کە یاسایەک دەنگی لەسەر دەدرێ ئێمە لێرەوە پێم خۆش هەموو خەڵکی کوردستان بزانێ کە یاسای حەشدی شەعبی دەردەچووە موازنەی بۆ تەشخیص دەکرا زۆربەی لایەنەکانی کوردستان نەوێران لە ناو پەرلەمان دەنجیان پێیاندا کە دوای بۆشیان بوونە سەر ئێشە بەڵام ئێمە وەکو فراکسیۆن بە پێشچاوی هەموو خەڵک هاتینە دەرێ پێمان باش نەبوو ئەو یاسایە جێبەجێ بکرێ و پێمان وابوو کە عێراق پێویستە چەک تەنها بەدەستی دەوڵەتی عێراقیەوە بێ ئەگەرنا مەترسیە بۆ ئەمنیەتی عێراق و پێکەوە ژیان لە عێراقدا ئەمە لەوانەیە ینی مەترسی لەسەر ژیانتان دروست کرد بێ لەلایەنی نێو دەوڵەتی شۆتەنان دنیا مەترسیەکی زۆرمان لەسەر ژیان دروست بوو حتا بەو حرفە پیان گوتین ئێوە لە خۆتان ناترسێن ئێوە ڕۆحی خۆتان لێ زیادە ئێوە ناترسێن کە دەستنە دەرێ ئاخرەوە زۆر مەترسیە گوتمان ئەمە قەناعەتمان بۆ شتە نییە بە شتێکی باشی نازانین جاک یاڕەبی ئەلەوێ شەهیدیان دەکرد مامۆستا سەلیم تا چەند مەکتەب سیاسی و ئەنجومنی باڵای کۆمەڵ و خودی جەنابی سەرۆکی کۆمەڵ مامۆستا عەلی باپیر و ئەمانە تا چەند جۆرێک لە تەداخولات یا با بڵین ئەوە مەکەن ئەوە بکەن ئەمیان لەگەڵ فراکسیۆنەکەی ئێوە هەبووە یانەوەی کە مامۆستا لە ئاهەنگی سلێمانی باسی کرد ئەوان ئێوە مادەم ئێوە نوێنەری خەڵکن و نوێنەری کۆمەڵن دەوێ ئێوان سەرپشت کردو ئێوە خۆتان چی بە مەسلحەتی دین و ژینی خەڵک زانی بێوەتان کردووە من ماوەی 3 ساڵە سەرۆکی ئەو فراکسیۆنم ڕۆژێک بە منیان نەگوتووە ئەوەی وامەکە ئەوەت بۆ وا کردووە یعنی دائیمەن تەوجیه ئەوە بۆ چ بۆ خەڵک باشە چ بۆ هەرێمی کوردستان باشە ئەوە لەگەڵ ئەوە دابن و پشتگیری لەو شتە بکەن ئێمە لە بەغدا باشتر شارەزا بووین ئەهل و مەکە ئەدرا بشیعابها ئێمە زیاتر زانیمانەوە لە بەغدا چ باشە و ئەوانیش باوەڕ و متمانی تەواویان بە ئێمە هەبووە ینی لە بەغدا باوەڕ و متمانی تەواویان بە ئێمە هەبووە کە ئێمە نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک و کۆمەڵی دادگەریش بووینە ئەمە لەگەڵەوەی نیمە بڵێم بە هیچ شێوەیەک نابێت حزب مەسەرەن ڕێنماییەک دەربکات چی تێدا چۆن خەڵک دەنگیش پێداوی حزبەش دەنگی پێداوی ئەویش حەقی خۆیەتی چۆن خەڵک داواکاری هەیە ئەویش هەیەتی هەردووچیان پێکەوە لێک ببەستە بەڵام کاتێک بەرژەوەندی حزب لەگەڵ بەرژەوەندی زۆرینەی خەڵک تێک دەگیرێ ئێمە بەرژەوەندی زۆرینەی خەڵک هەڵدەبژێرین ئەگەرچی ئەو ڕووی نەداوە لە بەغدا ئەگەر ڕووی بدابە ئێمە لەگەڵ ئەوەدا بووین و تەکیدم دائیمەنیش ئەو تەوجیهی سەرۆکی کۆمەڵی دادگەری بووکە لەگەڵ بەرژەوەندی گشتی خەڵک دابن ئەوە نقطەیەک بۆ زۆر تەرکیزی لەسەر کراوەتەوە و یەک ریز بن بە یەک ریزیش زیاتر بەدەستێ ئەو یەک ریزیش تەحەدا دەکەم لە بەغدا ئێمە هەوێنی بووین ئێمە فراکسیۆنێکمان هەیە و مەکتەبێکمان هەیە ئۆفیسێکمان هەیە لە بەغدا بە سکرتێرەکەی خۆمانمان گوتووە ئەو دەرگایە کراوەیە بۆ هەموو کەسێک کە خزمەت بە وڵاتە دەکا و بە هەرێمی کوردستان دەکا فراکسیۆن تەنهایی ئێمە نییە بۆیە لە ناو هەموو فراکسیۆنەکانی کورد لە بەغدا فراکسیۆنی ئێمە هەموو ڕەنگەکان دێنە ناوی و زۆربەی زۆریش لێ مەسەلەن کتابەکانیان تەبع دەکەن دەنێرن بۆ وا دەکەن دادەنیشتنی ئیجتیماع دەکەن کردومانە دەرگایەک بۆ هەوان خۆشمان بە هاوێنی یەک ریزی کورد زانیوە لە بەغدا و ئەوەشمان بە فعلی سەلماندووە بە فعلی بەکردداری سەلماندومانە و هەتا ئێستاش تەحەدا دەکەم یەگەندام پەرلەمان بتوانێت قسەیەک لەسەر ئێمە بکات لەو ڕۆیەوە یعنی هیچ شتێکیان لەسەر ئێمە نیە نوێنەرێکی ڕاستەقینە بووین لە بەغدا و خیانەتمان لە دەنجی هاوڵاتیانی خۆمان نەکردووە درۆمان لەگەڵ دەنگدەرانی خۆمان نەکردووە ئەگەرچی هەزاران پەیجی سێبەری دەسەڵات و کەناڵە زەبەلاحەکانیان ئیشیان کردو بۆ ناشێرینکردنی ئێمە شتی تافی و درۆ و دەلەسە و بوختان و نوع شتیان دروست کردووە بەڵام ئەوانە هیچ کاتێک ئێمەیان سارد نەکردوێتەوەی کە بتوانین خزمەتی زیاتری خەڵک بکەین و دائیمەنیش لە ساحەکەدا بووین و بەردەوامیش دەبین لەوەی کە بتوانین چۆن خزمەتی ئەو وڵات و ئەو نیشتیمانە بکەین مامۆستا ئێستا کۆمەڵ 5 بربژێری کاندید کردووە بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەولێر لە هەردوو بازنەی خۆرهەڵات و خۆرئاوا دوو کاندید لە پشدەر بتوێن دووکان کاندیدێک لە سلێمانی لە باشووری
سلێمانی کاندیدێک بووە لە منطقەی هەڵەبجە و شارە زوریش کاندیدێکی تر ئەگەر مامۆستا سەلیم فەرەزن وای تابنین لەم بازنانە بواە دەنگی ئەدا بەم کاندیدانە یان ئەمە یەک دوو کە لە هەمووی نیت دیارە تۆ لە یەک بازنەیە ئەبیت چیت هەیە بۆ دەنگدەران و بۆ خۆشەویستانی خۆت و ئەوانەی بە قسەی مامۆستا سەلیم شوشکەیەکەن ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان حەزی کردو سەوت با دەنگدا بە مامۆستا سەلیم شوشکەی تۆ لێرەوە چی پێڵێ بۆ ئەو پێنج کاندیدا؟ بەڵێ من لێرەوە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێ ڕۆژێکی مێژوویە ڕۆژێکە کە لەوانەیە لە 4 ساڵ جارێکە و ڕۆژە دووبارە دەوێتەوە وەو دەنگیت و دەنگێکی زۆر زۆر گەورەیە و پێویستە ڕێزی لێ بگری و پێویستە بزانین چۆن ئاراستەی دەکەی ئەگەر لە ماوەی 4 ساڵدا دەسەڵات گوێی ئێوەی گرتبێ یان گوێی بۆ ئێوە نەگرتبێ ئێوە ئێستا دەتوانن بەڕاستی دەسەڵات سزا بدەن و گوێی بگرن و عقوبەی بدەن خەڵک ئازاتە لەوەی دەنگ بەچێ دەدا دەنگدان شتێکە زۆر کەسێ دەڵەوە دەنگت پێ دەدەم بەڵام دەنگت پێ نادا زۆر کەس هەیە ناوێرێ بڵە دەنگت پێدەم بەڵام دەنگت پێ دەدا دەنگدان شتێکی نهێنیشە لە بینی خۆت و ئەو کاندیدی کە دەنجی پێ لەگەڵ خوای گەورە یعنی دائیمەن ئەو کەسەی کە دەنگی بە ئێمە داوە دڵنیایی دەکەمەوە لەوەی کە ئیشێکمان نەکردو ئەوەندەی کە ناڵم معسوومین بێگوناهین ئیشێکمان نەکردووە کە لە ڕۆژی قیامەتێدا دەنگدەرێکی ئێمە لە ئێمە پەشیمان و بێتەوە بەڵکو لە هەموو ئەو خێر و چاکە و هەنگاوانشی کە ناومانە بۆیان بۆتە توێشووی قیامەتیان ینی گوێ نادەینە ئەوەی کە خەڵک چ دەڵێ خەڵکێک هەیە شەو ڕۆژ خستۆتە سەریەک بۆ تەشیر و ناوزڕاندون و ئەو قسانە بەڵام ڕاستەقینەکەی ئەوەی کە ئێمە توانیومانە لەو دەستکەوتە مادەی کە بەدەستمان هێناوە لەوەی کە لەگەڵ حیزب بەشمان کردووە لەوەی کە هاوکاری خەڵکمان پێکردووە لەوەی کە لە یاسای شەرعیدا شەو ڕۆژمان پێکەوە گرێداوە لەوەی کە بەهانەی هاوڵاتیانەوە چوین لە هەموو هەنگاوانەی کە ناومانن ئەو دەنگ دەرەی کە تەنها نیو سەعاتی تەرخان کردو بۆی دەنگی بێمەداوە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتیشی ئیشاڵڵا دەبێت شانازی بکات بۆ دەنگەوە بۆیە پێویستە لەوانەی کە بربژێرن و ئەو بربژێرانەشی کە جەنابەت ئاماژەت پێکردن ئەوانە هەڵبژێردراون بۆی کە دەنجیان پێ بدرێەوە نوێنەراتیەکی ڕاستەقینەی بێتە زویر و بێتە شویش و بێغەش بۆ هەرێمی کوردستان بکەن پێویستە دەنجیان پێ بدرێ وەک باسیشم کرد لەو شوێنانشی کە خەڵکمانە لە نێوان خراپ و باشەکان دەنگ پێ بدەن چکە دەنگدان شتێکی ڕێژەییە ئێمە پێما وایە کۆمەڵی دادگەری خەڵکی باشی کاندید کردو و ئیجتیهادی کردو لەوانەدا و بەشێکیان ئامادەش نەبوون بیکەن بۆ معلوماتی ئێستاهێندە کەسێ دەڵێ مەسەلەن تو بۆ من تەکلیفیشم لێکراوە کە کاندید بووم بەڵام بە سوپاسەوە داواکەیان قبول کردو کە کاندیدیان نەکردومەوە و پێشم خۆشە و زاری پێشووتریش خۆم تەکلیفم کرد کە نامەوێت کاندید بم تکاو ڕزایەکی زۆرم کرد کە نامەوێت کاندید بم بەڵام وەکو بڵێ لەسەریان فەرز کردین ئێستاش بەشێک لەوانە لەسەریان فەرز کراوە کاندید بن هێندە کەسێڵە ها و چەند جارە و تێرتان نەخوار ئەو بەس نەبوو بەڕاستی ئوسلوبێکی ناشرینە من ئاگام لێ ئەوانە ماندوون کەس پێی خۆش نییە بەڕاستی کەسێکە قۆناغێکی لەوەی بڕی پێی خۆشە ئیسراحەت کا پێی خۆشە ژوک و هاوڵاتێکی ئاسایی بژی کە هاتۆتە مەیدانەکە و دووبارە بۆ تۆ معنای ئەوە نیە کە تەمعێکی هەیە و خەڵکێک بە قیاس نەفس و قسەی دەکا پێم وانم تەکلیفیان لێکراوە و ئەرکیان خراوەتە سەرشان و پێشیان خۆش نەبووە و چەند زاریش بە کتابی ڕسمی داوایان کردووە لە سەرکردایەتی بە تایبەت مامۆستا ئەحمەد داوای کردووە کە نامەوێت کاندید بم بەڵام کاندیدیان کردەوە بۆیە من بە پێویستی دەزانم بە گەرم و گوڕیەوە بستنە سەر سندۆقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە خەڵکی باش بە کەسی چاک بەوانەی کە جێگای ئومێدن بەوانەی کە دەبنێن نوێنەرێکی ڕاستەقینە و لە دنیا و قیامەتیش پیان سەر بەرز زۆر باش مامۆستا دوای ئەم هەڵبژاردنە بە بڕای تۆ کە شارەزای لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەوە ئێستا 3 ساڵ و پێشتری 4 و تقریباً 7 ساڵ لە جەنابیشت لە بەغدایەکە هەڵا نەبم کێشەکانی هەولێر و بەغدا بەرەو کوێ بە بڕای تۆ دوای ئەم هەڵبژاردنە والله عراق پێی دەگوترێ بلد المتغيرات يعني متقلبات دەگۆڕێ تەقلباتی خێرا ڕوودەدا هیچ پێشبینێک بۆ عێراق ڕاست دەرناچێت یعنی ئێمە خەڵک دەنگی پێدایم بۆ 4 ساڵ بەڵام ئێستاوە لە نیوەی ڕێگا پێمان دەبڕن دەڵێن لێرە بەسە
نازانم عێراق بەرەو شوێ دەڕوا بەڵام مؤشراتەکان چین؟ والله هینجا نازانم ئینسان ناتوانێت قسە لەسەر غەیبیات بکە بەڵام وەکو تەحلیلات یعنی هەڵبژارنەکە هەڵبژارنێکی نوێیە و مەترسی زۆری لەسرە لەبەرەوەی ئەو هەڵبژارنە هیچ حیزبێکی سیاسی نازانێت کاندیدەکانی دەردەچن دەرناچن و ئایا حیزبی گەورەی استیفادە دەکا حیزبی گچکەی ئەنی شتێکە خۆی ئەو یاساییکە ئێستا هەیە ئەمریکا هێنای لە ڕێگەی سەرۆکی کۆمارەوە هێنای فەرزی کرد بۆ لێدان لە حیزبە گچکەکان کە ئەنەما حیزبی بچووک هەموو بڕاتەوە ماڵێ و چونکە حیزبە گچکەکان مەسەلەن بۆنەوە بە هەموو هەولێر توانیمانە کورسێک بێنین ئێستا لیان گچکە کردوتەوە بۆی ئەو کورسێ نەیە تاوەکو هێزە نێودەوڵەتەکان تەعامل لەگەڵ چەند حیزبێکی گەورە بکەن لە عێراق لەگەڵ ئەو هەموو بچووکانە نەیکەن لە کاتێکیشدا لەوەیە ئەوە بۆ وڵاتانی ئەوروپا ڕاست بێ بەس بۆ عێراق ڕاست نەبێت ئایا ئەو هەڵبژارن تا چەند نەزیح دەبێت ئەگەرچی ئاماژەکان بۆن کە ئەو هەڵبژارنێکی خاوێن دەبێت بەس بە ڕێژەی لەگەڵ هەڵبژاردنین ڕابردوو ئەنی زۆر جار هەیە دەڵم هەڵبژارنش ئەگە هەڵبژاردن هەمووی تەزویر بێ ئەکێت ئەو حیزبە گەورانە هیچ ناترسێن پێویستی بەترس نییە سندوقەکان پڕ دەکەن و بڕۆ بەس بڕوان ناکەم وابێ بە تایبەتی ئێمە لە کۆبوونەوەمان من ئەندامی ئەوە دەبووم کە سەرۆکی کۆمەڵی دادگەری لە بەغدا لەگەڵ مستەفا کازمی پێکەوە دانیشتین من ئەو پرسیارن لە خودی مستەفا کازمی کرد لێم پرسی کە زەمان چییە بۆی هەڵبژاردنەکە خاوێن دەبێت ئەو مفۆزی ئێستا هەیە بەچی بزانین بێلایەنە لە کاتێکدا ئێمە گومانمان لەسەر هێندێک تەسەڕوفات و هەڵسوکەوتیان هەیە یعنی کۆمەڵی خەتەواتی باس کرد جێگای دڵخۆشی بوون بۆ ئێمە بۆیە ئێستا خەڵکیێکی کار بەدەست دەرگ بە دەرگ دەگەڕێت دەنگ خڕ دەکاتەوە ئەگەر هەمووی کلیکێک بێ نەیدەکرد ئامادەنی ئاهەنگ کە ئامادەنی پارە بڕژێنە ئامادەنی جادەبان قیر دەکەن ها لە قەدەر ئەو دە ڕۆژەی هەچی گرێ دەرە بە ئیشکەوتو هەچی ڕۆڵەیە نەفەری لەسرە هەرچی شوێنە تەماشا دەکەی مەسئولێکی لێ قسەی گەورە دەکە ئەوانە هەموو ئیشارەتن بۆی کە پێویستیان بە دەنجی ئەو خەڵکە ناڕازی هەیە ئەو خەڵکە تینووە بێکارە بە بێ ئاوە بێ نەوتە بێغازە بێ دا و دەرمانە هەیە فەرمونون ئەوڕۆ ڕۆژی ئێوەیە ئەوڕۆ مەسەرەن دەیدا ڕۆژی ئێوەیە کە بتوانن چۆن بتوانن وجدانی خۆتان ئاسو دەکەن مامۆستا پێ دوانیە ئەگەر بە دوو مارچ هەڵبژارنێکی پاک وەک ئەوەی چاوەڕێە کرێ ئەگەر 100% نەبێ بە بەراورد بە 2010 ئەم هەڵبژاردنە باشتر بێ زائیدەن ڕێژەی بەشداری خەڵک بۆ نمونە لەسەر و لە 170 بێ بە نمونە لە عێراق وەرێم تەسەوڕ ناکەی جۆرێک لە مفاجعات ڕوئایە من پێم وایە ئەو هەڵبژاردنە کۆمەڵێک حیزبی گەورە تووشی سەدمە دەکا لە عێراق وەرێم لە عێراق و هەرێمی کوردستانیش بەشێک لە حیزبەکان تووشی سەدمە دەبن ناڵم هەمویان ئەوەی کەدایان ناوە ئەو دەنگەی ناهێنن بەو نوعشی کەدایان ناوە هەچی حیزبی گچکەیە مەسحیکەن لەسەر زەوی شتیوە ڕوونادات بەڵام مەترسیشم هەیە لە ئەوەی کە ئەو ئینتخاباتە چۆن سەردەگرێەوە چۆن لایەنە عێراقی گەورەکان پێی ڕازی دەبنەوە چۆن دەتوانن بە ئاسانی حکومەتی ئایندەی عێراق تەشکیلکەن ئەگەر هەڵبژارنێکی خاوێن نەبێ حکومەتێکی لەرزۆک و شەلەل و مردوشی لێ بەوەلە دەبێت وەکو ئەو هەڵبژارنەی 2010 کە هەڵبژارنێک بوو لە سەرتاوە ئێمە چوین لە بەغدا دنیامان هێنان سەر خەتمە تکاتان لێ دەکەین با دووبارە بکرێتەوە لەبەرەوەی بەڕاستی زوڵمی زۆری تێدایە خیانەت و مزەوەری زۆری تێدایە پەرلەمانتاری تەزویر زۆر هاتۆتە ناو ئەنجومەنی نێرانەوە ئەوە بوو حکومەتێکی دروست کرد کە عمری کەمتر بوو لە ساڵێک و شتێک دوایە مستەفا کازمی هات دوایە هەرچیان کردنیان توانی حکومەتەکە ڕاستکەنەوە بۆ لەبەرەوەی دەنگدەرەکە ڕاستەقینە نەبوو بۆی ئەگەر ئەلێ جارەش بتوانن مەسەلەن تەزویر بکەن و گەمە بە نەتایجی دەنگدان بکەن بە تەکید مەترسێکی گەورە لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیش ڕوودەدا بەس ئەم جارە زۆر بە جددی یەکێتی ئەوروپا و UN و تەنانەت خودی ئەمریکاش لەسەر خەتە هەر خۆی فەرموودانی یعنی لە ڕێی سەرۆکایەتی کۆمارەوە نەخشەدار ڕژەری ئەم یاسایە با بڵین ئەمریکاوە کەواتە ئەمریکا بە جددی لەسەر خەتەکەوێ ئەم هەڵبژاردنە وەکو بڵی دوا تاقیکردنەوە دوا دەرفەت بێ بیدا بە عێراق من پێم وایە دوا دەرفەتە و بە مقارنەتەن ئەو حیزبانەی کە بە دەنگی تەزویر چوون بۆی تووشی سەدمە دەبن جاران بە تەزویر چوون ئێستا دانەوێت دەنگی ڕاستەقی بێنن بۆە ناڵم ئەو حیزبانە گەورەن گچکە دەبنەوە ئەو حیزبانەی کە تەنها بە سێبەر خۆیان گەورە کردووە لە ئاوێنەی زەڕەبیندا خۆیان گەورە کردووە دێنەوە حەچ و قەبارەی خۆیان هەرەوەندا ینی نوێ ئەوە لێرەشدا
کۆمەڵێک هەڕەشە و گوڕەشە و تەزویر و دەنگ و تەماع و پارە و هێز و ئەوانەشیان بەکارهێناوە دەناگچکەتریش دەبنەوە لەوەی کە هەن. تا چەند بەشداری خەڵک زۆر بەگەرم گوڕیت 2000 ئاماژەت پێکرد بەس من ئەمە زۆر بەگرنگە زانچکە بەڕاستی نای شارمۆلێر و لەوێ جۆرێک لە خەمساردی یا لە بێهیواییە لە ڕۆژبینی بڵاوە تا چەند ڕێژەی بەشداری خەڵک لەم دەنگدانەدا ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەیهێنێتە دی. من پێم وایە ئەگەر خەڵکی ناڕازی ئەوەی کە تووڕێە لە ماڵە دانیشێ هیچی نەکرد کە لە ماڵە دانیشێ معنای وایە لەگەڵ ناڕازی بوونەکەی خۆشی ڕاستی نەکرد. بەڵام ئەو خەڵکە ناڕازیە بێتە سەر سندوقەکانی دەنگدان گۆڕانکاری زۆر گەورە دروست دەبێت. ئەو مفاجئی باسەکرێت ئەو مفاجە ئەو نەتائیجە سەر سوڕهێنەرانەی کە دەردەچن بە وجودی ئەو خەڵکە ناڕازی کە ئێستا بەنیاز نییە بچێتە دەنگدان بچێتە دەنگدان و کاتە دروست دەبێت. مامۆستاکەواتە پێچوانی 2010 ڕۆدا ینی بۆ 2010 خۆ دەزانی ینی لە هەندێک پارێزگا لە هەندێک شوێنیا بڵێن بە عومەتەن تقریبا نەگەیشتە لە 130 بەشداری. بەڵام ئەو بوو بە جۆرە لە تەزویر گێنرایە 45 جوانە. ئەگەر ئەمجارە بە فعلی لە 175 خەڵک بەشداری بکە ئەو شۆکەی بۆ لایەنەکانی تر دروست بوو لە 2010 کە تەزویریان لێکراونە تا ئیج گۆڕا ئەمجارە پێچوانەکەی ڕاست نابێت شۆکەکە بۆ دەسەڵات نابێت ئەکەی دوا دەبێ بەڵام کێشەکە لەوەدایە دەسەڵات لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر لێ دەدا لە شکۆی پەرلەمان دەدا. یعنی بڕۆ کە ئەنەما هەرچی گەندەڵیە پەرلەمان و پەرلەمانتار دەیکا خۆ پەرلەمان ئیشی ئەوە نێ گەندەڵی بکە. پەرلەمان ئیشی ئەوەیە کە یاسا دەرکا وەجیهاتێکی ڕقابیە گەندەڵی حکوومەت و دەسەڵات و وەزیر و ئەوانە دەتوانن بیکەن ینی لە گرێبەستەکان دەکرێت لە شەریکاتەکانەوە گەندەڵی دەکرێت. بۆیە زۆر هەوڵی داوەکە لەوە بدا کە پەرلەمان هیچ نییە بەڵام بۆ خۆی دەچێ خەڵک سار دەکاتەوە بەڵام ئەندامانی خۆی دەنێرێ دەبێت خەڵک وریای ئەو فێڵی بێت. کاتم هیچ نەماوە زۆر بە کورتی ئەمە وەڵام بەرەوە ئەوترێت ڕەش و سپی فەرقی نییە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن فەرقی نییە چوزانم کۆمەڵ لەگەڵ ئەوانی ترا ئەوانی تر لەگەڵ فڵانی ترا مامۆستا سەلیم لەگەڵ عەمرو زەیدا هەر بەڕاست لایەنەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق هەموو وەک یەک تاوانبارن و فەرقیان نییە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئایا ئینسانی چاوساغ و کەسێک چاوی دەبینێ وەکو یەکە کەسێک کە لەبەر ئایا هەتا و سێبەر وەکو یەکە ئایا زوڵم و دادگەری وەکو یەکە یعنی وەکو تعجب خوای گەورە باز دەکە شتیوە چۆن دەبێت و هەموو شتەکان وەکو یەک حیساب بکەی وەڵام خەڵکە هەمووی وەکو یەکە بەڕاستی ئەوە زوڵمە. یعنی هیچ شتێک ڕێژەی نییە قەناعەت دەکەی کە دادگەری پێویستی بە وتەی خەڵک هەیە پێویستی بە ئیرادەی خەڵک هەیە پێویستی بە هاتنە سەر خەتی ئەو خەڵکە هەیە. ئەگەر ئەوانە دەنگیان بە ئێمە نەدا بە ئێمە نەمان دەتوانین لە پەرلەمان ئەو شتانە بکەین کە ئەوانە دەنگیان بە ئێمە نەدا بە ئێمە نەدەبووینە ئەو ڕۆکە ببینە بەربەست لە بەرامبەر ئەو هەموو شاڵاوی فەساد و خراپە و تاوان و یعنی ئێمە دەنگێکی دلێر بووینە بەرامبەریان لە هەر شوێنە قسەی حەق هەبوو بێ کردومانە. بۆیە خستنە بازنەی هەموو خەڵک لە بازنەی ئیتیهام و خراپ و کەس ڕازنی و کەس حەقی لەکرد نەماوە ئەوە ئەو پەڕی بێهیواییە ئەو پەڕی نەعەدالەتیشە ئەو پەڕی زوڵمیشە ئەو کەسە دەبێت ئینسان ڕۆڵی دادگەر ببینێ دادوەر ببینێ لەم فەرمودەشە فەربێ هەر کەسێک بڵێ هەموو خەڵکی تیاچوونەوە خۆشی ئەو خۆی تیاچ حتا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم ئەگەر خەڵک کابرایەک لە گوندێک کاتە دەرەوتی خەڵکی ئەو گوندە هەمووی خراپە کەس چاک نییە و بۆ خۆی خراپە ناکرێ خەڵکی گوندێک هەموو خراپ بێ ناکرێ ئەو نوێنەرانەی کە هەموو خراپن فەرمووی لەو نوێنەران چی هەت پێ باشە چی هەت پێ وایە دیفاع لە دینت لە ژینت لە بەشت لە هەیبەتت لە کەرامەتت دەکا فەرمووی دەنجی پێ بدە ئازادی. زۆر بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆی کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە. بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون تاڵقەیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.